راوی کوردستان 24 لە شەشەمین ئێڤنتی تێدێکس نیشتمانەوە لەگەڵتانم. کوردستان 24 سپۆنسەری میدیایی تێدێکسی ئەمساڵ دەکات و وەکو بینیتان لە سەرەتای دەستپێکی قسەکانی ئێڤنتەکەوە سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان بەشدار بوو، پێشوازێکی باش لە بەشداری گەنجان و هەروەها خاوەنکاران و بزنسمانان ئەوانەی کە هەوڵ بۆ بەرهەمهێنانی بەرهەمی ناوخۆیی بژانەوەی بازاڕەکانی کوردستان دەدەن لە ڕێگەی داهێنان و هەروەها ئەوانەی کە ئەیانەوێت بنە خاوەنکار و سەرکردە لە داهاتوودا و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام هاوپشتی خۆی بۆ گەنجانی داهێنەر دووبارە کردوتەوە. ژمارەیەک کەس لێرە ئامادەن 14 کەسن کە ئەوان قسەکەری سەرەکین لە ئێڤنتەکەدا ئەزمموی خۆیان بۆ گەنجانە باس دەکەن، ئەو هەنگاوانەی کە پێویستە وەکو سەرەتا دەست پێ بکرێت تا بتوانانی بگەیت ئەو خەون و ئەوانجەی کە هەتا لە چوارچێوەی ئەو پلان و پرۆژە گەورانی کە گەنجانی ئێمە لە کوردستان ئەیانەوێت بیگوازنەوە و هەروەها بۆ وڵاتانی دەرەوەش بتوانن خەونەکانی خۆیان لەوێ بەدی بێن و کوردستانیش ئەزمونێکی باشی لەو بارەدا هەبێت. من لەگەڵێکێک لە ئەو بەڕێزانە قسە دەکەم کە کەمێک بەر لە ئێستا ئەو قسەکانی خۆی لە ئێڤنتەکەدا کردو کۆتایی پێ هاتووە، بەڵام کەسێکە کە لە بواری پەروەردە زۆر هەوڵی داوە، بە تایبەتی هەوڵی داوە کە ئەزمموی پەروەردە لە هەرێمی کوردستان پێش بخات بۆ داهێنان و پرۆژە و پلانانەی کە خۆی هەیبیەوە ئێستا باسی لە دەکات بۆمان بۆ کوردستان 24 چەمکە خان زۆر بەخێر بێت. بەڕێزت لە ئەو ئێڤنتەدا بەشدار بووی، قسەت کرد بۆ ئەو گەنجانەی کە لێرە دانیشتبوون گویان لە جەنابەت دەکرد، ویستت چه پەیامێکیان پێ بگەینی بە تایبەتی لە بواری پەروەردە؟ تێدێکی نێودەوڵەتیە من لەڕێ تێدێکسەوە حەزم کرد پەیامێکمەوە بگەین و هەموو ئەو گەنجانێک کە ئامادەن و کە گویان لێ یان ئامادەن لەوێن. چیرۆکی نوک باسم کرد لە قسەکردنەکانم، چیرۆکی من چیرۆکی هەزاران گەنجی ئەم وڵاتەیە. هەر ویستم ئەو گەنجانە پیشانی ئەو گەنجانە لەڕێ ئەزمموی خۆمەوە کە کۆڵ نەدەن و ئامانجیان تەنها ئەوە نەبێت کە لە دوای دەرچین تەنها تەرکیزیان لەسەر دامەزراندن بێت. مەرج نییە دامەزراندن هەموو کات سوودی هەبێت. هەندێک دامەزراندن وەکو زیندانیەک وایە کە تەنها تواناکانت کرد دەکات. پێویستە گەنج کاتێکە دەردەچێ ئامانجی هەبێت، پێویستە کار لەسەر ئامانجەکانی خۆی بکات. باشە، ئەو ئامانجانە پێویستی بە چ پاڵنەر و پاڵپشتێکەیە؟ ئەم جۆرە ئێڤنتانە دەتوانن هاندەر بن، دەتوانن پاڵپشتێکی باش بێگومان دەتوانن. ئەگەر هەر یەکەو لەوانەیە کە ئەزمموی خۆی ئەو ئەزمموانانی کە لەوانی کە سەرکەوتن باسی ئەزمموی خۆیان بکەن بێگومانی تێدەگەن. لەبەرەوەی کە ئێمە گەیشتون بە ئامانجمانە ئەوە نییە کە ماندوو نەبوون، مانە ئەوە نییە کە زۆر بە ئاسانی ڕێگاکانمان بکراوەتەوە. ئەبێ گەنجەکانمان تێبگەن کە ئێمەش ناخۆشیمان بینیوە، ئێمەش ڕێگریمان لێکراوە، ئێمەش بەربەستمان لەبەر بەڵام کە تۆ ئامانج هەبوو ئەتوانیت تەنها فۆکەس بکەیتە سەر ئامانجەکەت. باشە، ئەوەی کە ئێستا لە کوردستان بەڕێوە دەچێت شەشەمین جارە ئێڤنتی تێدێکس بەڕێوە دەچێت، ئەمە لە ئاستی نێودەوڵەتیشدا کاری لەسەر کراوە و پێشووترەوە ئەزممونەیە کە گوازراوەتەوە بە هەرێمی کوردستان. چەند دەتوانیمانە کەڵکی لێوە بگرین؟ چۆنی دەبینی ئاستی و ئێڤنتانی کە لە کوردستان بەڕێوە دەچێت؟ وەڵا زۆر خۆشحاڵم، بەڕاستی زۆر شان ئازیشیان پێوە دەکەم لەگەڵ تیمی تێدێکس و تیمی تێدێکس و هەموو بەتایبەتی بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە ئەو هەموو گەنجانم وەکو ڤۆڵۆنتیر کاریان لێرە هەر خۆی تێدێکس گواستنەوەی ئەزممونەکەی تێدێکس بۆ ئەو گەنجانە بۆ ئێمە کار پێ بەڕاستی. ئەو هەموو ڤۆڵۆنتیرە کە کار دەکەن لەگەڵ تیمی تێدێکس ئەوە مانای وایە زۆر پەرۆشی فێربوونن. ئەوە بوو کە یەک لە پەیامەکەی من ئێوە بە ئامانجتان فێربوون بێ. من کە بینیم ئەو هەموو گەنجانەیە تەمان زۆربەی ڤۆڵۆنتیرەکانیش زۆربەیان هەر تەڵەبەی خۆمان بوون، قوتابی خۆمان بوون قوتابخانە. باشە، پەروەردە و فێربوون وەکو ئاڕجەنابەت ئاماژەت پێ کرد بناغەی بنیادنانی هەر وڵاتێکە کۆمەڵگایە کە بە تایبەتی پەروەردە. ئەگەر پەروەردەیەکی باش و ئەزموندارمان نەبێت بێگومان ناتوانین تاکێکی باش بەرهەم بهێنین. لە هەرێمی کوردستان چەندە کاری لەسەر کراوە؟ جەنابەت چەندە هەوڵت بۆ بابەتەدا ئێستا لە چه ئاستێکدای؟ ئێستا خۆتان نەزانن جیهان گۆڕاوە بەرەو پێشکەوتنە ڕۆ بە بەردەوام. ئێمە پێویستە فیدیایکەوین بەڕاستی. پەروەردەی ئیمڕۆی کوردستان پێویستی بە گۆڕانکاری هەیە، پێویستی بە جیاوازی هەیە. ینی ئەو گەنجانە ئێستا پێویستە بە شێوەیەکی تر کار لەسەر ئەزمموی ئەوانی تر بکەن. ئێمە وەکو پەروەردە توانیمان بەڕاستی سیستەمی نێودەوڵەتی تێکەڵکەین لەگەڵ سیستەمی خۆمان، سیستەمی لۆکەڵ سەرکەوتوش بووین تێدا. کۆمەڵە گەنجێکی باشش ئێستا توانیمان وەکو هەوێنێک تێکەڵکەین لەگەڵ گەنجانی خۆمان لە ناوە و دەرەوەی وڵات. باشە، پەروەردەی نێودەوڵەتی لەگەڵ ئەزمموی کوردستان لە باری پەروەردەدا چه خاڵێکی هاوبەشیان بەیەکەوە هەیە و دەتوانین چی بە یەکتر ببەخشین؟ ئایا ئەمە کاریگەری ئەرێنی هەیە یا لایەنە خراپەکانی چی؟ بێگومان
پەروەردەی کوردستان و پەروەردەی باڵێن نێودەوڵەتیش دەرەوە هەردووکیان خاڵی بەهێز و خۆیان هەیە بەڵام ئەگەر بێت و هەردوو لابێکەوە هەردوو پەروەردەکە تێکەڵکەن بێکەوە کاری پێ بکەین بۆ ئەو گەنجانەمان بۆنەوەی داهاتوو بێگومان دەتوانین بگەینە ئەو پێشکەوتێکە ئێستا لە جیهاندا هەیە. باشە چەندە هەوڵتاندا چەند ساڵی خایاند هەنگاوە سەرەتاییەکانتان لەکوێوە دەست پێ کرد تا توانیتان ئێستا لێرە بتوان باس لەوە ئەزموونەکەین من وەکو باسم کرد لە قسەکانم من طبعا خۆم یەکێکم لەوانەیە کە زۆر ڕقم لە خوێندن بوو زۆر ڕقم لە مەکتەب بوو بەڵام کە گەیشتمە ئەو ئاستێکە ئێستا ئەوەی کە دەیبینن ئێستا حەوت کۆمەڵگای پەروەردەیی بەڕێوە دەبم تقریبا دەتوانم بڵێم نزیکەی 14 ساڵی خایان لەتەمەنم بەڵام بە خۆشحاڵیەوە توانیمان بگەین ئامانج. باشە لێرە کۆمەڵێک پێشانگای کراوەتەوە بۆ کەسانی کە بەهرەیەکی بچووکیشیان هەبێت بۆ بەرهەمهێنانێکی ناوخۆی بچووک لێرەدا نمایشیان کردووە ئێوە ئەتوانن ئەمە بە چه هەنگاوێک ببینن بۆی کە لە داهاتوودا گەنجەکانمان بتوانن خاوەنکاری گەورە بزنسمانی گەورە و هەروەها سەرکردەی گەورە بن ئەم هەنگاوانە بچووکانە کاریگەری دەبێت. من دەتوانم ئێستا لێرەوە لە ڕێی کەراو 24ەوە پێیان بڵێم هیچ ترسیان نەبێت لە سەرکەوتن خۆیان لە داهاتوو کە لە شتێکی ئاوە بچووک ئێستا دەستیان پێ کردووە کەواتەوانە ئامانجیان هەیە کەواتە دەتوانن ئەوان لە داهاتوودا ببن بە سەرکردا. حکوومەتی هەرێم توانوێتی ئەو ژینگە باشە بڕەخسێنێت بۆ گەنجان بە تایبەتی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە پاڵپشتی گەنجان دەکات هانیان دەدات بۆی کە ببنە خاوەن پیشەی خۆیان و خەونەکانی خۆیان لە ئاستێکی بەرفراوانتردا بەدی بهێن. گۆڕانکاریێکی زۆر بەدی دەکرێت گۆڕانکاریێکی زۆر لە پشتگیری گەنجان ئێستا بەدی دەکرێت لەگەڵ جاران. باشە ئەمە بزانم لە کۆتاییشدا بەشداری خانمانە چۆن بینی لەم ئەڤنتەدا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو و چەندە دڵخۆشکەرە ئەوەی کە خانمانیش بتوان لەم جۆرە ئەڤنتانەدا بەشدار بن. وەڵا بەڕاستی ژمارەی خانمان لەو ئیڤنتدا زۆر زیاتر بوو لە جارانی تر تەواو ئەوە زۆر دڵخۆشکەرە و شانازیان پێوە دەکەم بەڵێ سەرکەوتنیان دەخوازم. زۆر سپاس بەڕێز شەبکە عوسمان کە لەگەڵمان بوو یەکێک بووی لە بەشداربوونی ئیڤنتی تێدەکس نیشتمان لەگەڵ کوردستان 24 باسی ئەزموونی خۆتانتان کرد.